گرنگجیدان بە کچان و منداڵانی کچ لە کۆمەڵگە بابەتی ئەمڕۆمان دەبێت لە بەیانی 24 و تەوەری یەکەمان دەبێت لە پرۆگرام هەموو جار قسەیەک هەیە دەگوترێ بە تایبەت بۆ باوکان و بۆ پیاوان دەڵێن باوک تاوەکو نەبێتە باوکی کچ بە تەواوی تامی باوکایەتی ناکات. ئێستا من تامی باوکایەتیم کردەوە بەڕاست. زۆر سپاس لەگەڵ منداڵەکانی هەموو لایەک. ئەمە زۆر دروستام قسە کچ ئاوەدانیە، کچ ئەمانە، کچ دایکە، کچ واتە ژیان، بەڵام کچێک بەباشی بەڕێکی پەروەردەکرابێ. بۆیە دەمانەوێت ئەو ڕێگانە نیشان بدەین کە کچەکە چۆن پەروەردە بکەین، ئەم بنەمایانە چین بتوانین کچێکی باش و ساغڵەم و تەندروست بۆ کۆمەڵگا پەروەردە بکەین. لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە و قسە دەکەین. بەڵێ بۆیە گرنگیدان بە کچان و ڕۆژی جیهانی کچانی نەوجەوان بە تایبەتی و کچانێکی دی لە 13 ساڵ بەرەو سەرەوەن ئەمڕۆ ڕۆژی ئەوانە دەمانەوێت گفتوگۆ بکەین چکە وڵاتانی دراوسێ ئەگەر ببینین سەرێکی وڵاتانی دراوسێ بکەین زۆر بە شێوەیەکی ئەوەی با بڵێن ڕۆڵیان کەم کراوەتەوە. لە ئەفغانستان کچان هەر لەو تەمەنە منداڵەیە دەردەکرێن لە خوێندن یان زۆر بە زووی دەدرێن بە شوو. دەمانەوێت ڕۆڵی کچان باس بکەین لە کۆمەڵگە لەگەڵ میوانمان عەزیمە مەلا محەممەد ڕاوێژکاری خێزانی کە لەگەڵمان ئەم بەیانیە میوانە. بەخێر هاتی. بەیانی باش خات بەخێر بێ سەرچاوان. با بزانین پێش هەموو شتێک ئەگەر کچان دوور بخرێنەوە لە کۆمەڵگە پەراوێز بخرێن وەگوی کە باسم کرد لە وڵاتانی ناوچەکە هەیە پەراوێز بخرێن ئەو کۆمەڵگایە چی لێ دێت؟ خۆی کچ دوور ناخرێتەوە چونکە بەشێکە لەناو ئەو کۆمەڵگایە. یعنی هەرچەند تو بەلاینەی پەرامۆشیکەی کاردانەوەی خراپتر دەبێت، بەڵام کاتێک کە هاتە ناو کۆمەڵگا بەو شێوە تەندروستەی کە بە تەندروستی گەشەونمەی خۆی کرد بەو شێوازە هەم ڕۆڵێکی کاریگەری دەبێت چونکە کە کچ دوور خرایەوە هەر کوڕێک کە لە دایک دەبێت لە دایکێکە کە پەروەردەی دەکات کەواتە زۆر جار ئەگەر کۆمەڵگا سەرکەوتوو بوو ئافرەتان و کچان بە تایبەتی لەو تەمەنەی کە دەست پێ دەکات سێ قۆناغی کچان هەیە کە زۆر گرنگە لە 12 ساڵی تا 15 ساڵی کچ بە تەبیعەتی حاڵ لاسایکردنەوەی زۆر زۆرە. یعنی شێوازی کچ لەگەڵ کۆڕ لەو تەمەنە زۆر فەرقی هەیە. ئەبێ دایک و باوکان بزانن شێوازی کوڕ بەو پەروەردەکردنە لەو تەمەنە لە 12 تا 15 شێوازێکی ترە، شێوازی کچ شێوازێکی ترە. کەسایەتی ئەو کچە دروست دەبی لەو 3 ساڵە لەبەر تێبەر هۆرمۆناتی جسمی ئەو گەشەی جسمی لەوە زۆر بە سەریعی گەشە دەکات بە شێوازێکی سەریع. زۆر جار ئێمە وا هەستی پێ دەکەینەوە نیشان دەدەین کە کچەکەمان گەورە بووە تەواو بەو شێوازە هەڵسوکەوتی لەگەڵ دەکەین وەکو گەورەیەک، بەڵام ئەو لە ناوە نەخۆشە چونکە ئەو هۆرمۆناتێک کە لە جسمی لە گەشەکردندایە لە منداڵیەوە دێ بەرەو گەورە بووندێ هێشتا نەتەواو گەورە بووە بەو شێوازە مامەڵی لەگەڵ بکەی کە گەورەیە نە ئەو منداڵی پێشتریشەکە وەکو منداڵ مامەڵی لەگەڵ بکەیت. بۆیە زۆر جار ئێمە وەکو ڕاوێژکاری خێزانی و ڕاوێژکاری پەروەردەی نەوجەوانان دایکان و باوکان زۆر گلەی ئەوەیان هەیە. زۆر جار دەڵێن ئێمە نازانین چۆن تەعامل لەگەڵ کچەکانمان بکەین، پێشتر زۆر گوێڕایال بوو بەڵام ئێستا ئەو گوێڕایاڵیەی نەمایە. ئەگەر وەکو گەورە پێی دەڵێن تو گەورەی ئەو گەورەیە نییە چونکە هێشتان مایتی. ئەگەر وەکو منداڵیش بیتن دەڕێ من گەورە بوویمە و خاوەنی خۆم و ینی هەست بە گەورەیەکێکە ئێمە نازانین و ئەو قۆناغێکی هەستیارە ئەبێ زۆر زۆر بە شێوازێکی ینی چۆن بە مەهاراتێکی جوان لەگەڵی هەڵسوکەوت بکەیت. زۆر باشە. خاتو عەزیمە پەروەردەکردنی کچ تایبەت جیاوازە لە کۆمەڵگەیەکی کە پەیوەستە بە ئاین بە کولتور و لەگەڵ کۆمەڵگەیەکی دیکە کە زۆر بەلایەنەوە گرنگ نییە پەیوەستبوون بە ئاین و بە کولتوری وڵاتەکانیان. یعنی پارێزراوی کچ ناسکبوونی کچ ئەمانەتێکی ڕەنگە گەورەتر بێ لەوەی کە لە پێناوەی کچەکە بپارێزی. هەندێک جار بە خێرا یاخود بە زوو بە شودانی کچەکە ڕەنگە گرفتی گەورەی لێ بکەوێتەوە. ئێستاش زۆر جار کە پارێزەرەکان یان دادوەرەکان یان ڕۆژنامە نووسەکان کە لێکۆڵینەوەیەک دەکەن دەڕۆن بە دووەداچوونێک دەکەن دەبین زۆربەی ڕێژەی جیابوونەوە و کێشە و گرفتەکانی خێزان ئەوانن کە کچەکان زوو بە شودرانە. چ تەمەنێک گونجاوە بۆ بە شودانی کچ؟ خۆی ئەمە کاتێک کە دێین باسی کچ دەکەین یعنی
تەرکیزمان زیاتر ئەوەیە کە کچەکان چۆن ببنە دایکێکی نمونەیی، چۆن نەوەیەک پێ بگەێنن کە لەسەر پێی خۆی بوەستی، چۆن بڕێ شێرە کوڕ شێرە ژن بەو شێوازە دروستیان بکەین. ئەو شێوازەی کە هەیە ئەگەر گوتم کە قۆناغی کچایەتی بکێ سێ بەشێک لە 12 ساڵی تا 15 ساڵی بەشێکی منداڵە تو دەی بە شێوازێکی زۆر هەستیار مامەڵەی لەگەڵ بکەیت. لە 16 ساڵی تاوەکو 18 ساڵی ئەو کچەوە ئەزانێ لەسەر ئەو زەویە بەس خۆی هەیە، زۆر جار بە هەموو کەس رازی نییە، زۆر جار هەموو بە هەموو شتێک رازی نییە، بەردەوام حەزی لێیە شت بگۆڕی لە تەبیعەتی خۆی وایە، ئەو بە تەبیعەتی کچ وایە. لە 19 ساڵی تا 21 ساڵی پێی دەگوترێت قۆناغی دامەزراندنی کچ. تەواو ئەو کاتە هەوڵ دەدا کە خۆی تێکەڵکا لەگەڵ مجتەماع، کە خۆی بگونجێنی لەگەڵ مجتەماع، بزانی دایکی چۆنە باوکی چۆنە. کەواتە ئەگەر ئێمە بەو سێ قۆناغە بین، قۆناغی 19 ساڵی بەرەوسەر کۆناغێکی گونجاوە بۆ ئەوەی ئەو کچە حازر بکرێ و بستە ماڵێک کە بێوێ منداڵ پەروەردە بکات و بێ تەکوینی خۆی بکات. چونکە تو ئەگەر بێی لە 12 ساڵیان لە 15 ساڵی ئەو کچە بێخیە قۆناغێک بێخێ ماڵێک، ئێمە مەسئولیاتی دەکەوتە سەر، مەسئولیاتی دایکایەتی هاوسەرایەتی دەوروبەری، یعنی ئەبێتە مامۆژن، ئەبێتە براژن، ئەبێتە بووک، ئەبێت ئەوە هەموو مەسئولیاتە. بۆیە لەوانێ زۆر زەحمەت بی نەتوانێ لەگەر ئەو گەشەی خۆی کاتێک کە گەشەی هۆرمۆناتە خۆی نەخۆشە، ئەوانەشی هەموو بێ مەسئولیاتانش بێ لۆی زۆر زەحمەتە. لۆی ئەوانەی لەو تەمەنا شو دەکەن کەم هەیە نەجاحەت بینی. باشە بۆچی داوی نەخۆشی لێ بنین؟ بۆ ناوی ئەوەی لێنەنین کە گۆڕانکاریێکی سروشتیە قۆناغێکە ئەبێ پێیدا تێپەڕێت. لەبەر ئەوە نەخۆش ناوین چونکە لە ناوە تەواو نییە جسمی، یعنی تو ئەگەر بەو شێوازە سیر بکەیت چۆن ئێمە مامەڵەکە لەگەڵ نەخۆشێک دەکەین، ئەگەر هەر کاردانەوەیەکی هەبێ لی ناگرین ئەڵێن نەخۆشە، بەڵام ئەگەر کەسێکی ساغ و سەلیم تووڕەبی یان بە شێوازێک مامەڵەت لەگەڵ بکات توش بەرامبەر ئەو ڕەتفعلت ئەبی. کەواتە ئەگەر بەو شێوازە سەیری بکەین، چونکە سێ تایبەتمەندی هەیە لەم قۆناغە لە کچاندا هەیە کە قۆناغێکە زۆر خەوی، حەزیان بە زۆر خەویە، تێرخەو نابن. زۆر دایک و باوکان گلەی ئەوە دەکەن کچەکەمان تەمبەڵە هیچ ناکە، هەر بەردەوام نووسووە بەردەوام وە. قۆناغی تووڕەیی زۆر تووڕەیە، هەموو شتێک وەرناگری قبول ناکە، بەردەوام ئەوە هەمووی چۆن برێکاریەکەی هۆرمۆنەکانیتی کە لە گەشەکردندایە. وی ئەگەرە تو ناوی ساغی لێ بنەی بەو شێوازە تو ناتوانانی بەردەوام لەگە کەسێک مامەڵە بکەی کە تووڕەیە. باش خاتو عزیمە با لە پرسیارەکەی کاک حاکار دەرنەچین. ئەگەر وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە دواتر من پرسیاری دیکە لە جەنابەت بکەم، چکە پێم وابێت تۆزێ بابەتەکە بەلایەکی تراڕۆی. مەبەستمان ئەوە بوو کە چ تەمەنێ گونجاوە، چونکە ئەوەی کە ئێستا گرنگی پێدرێت لەلایەن ڕێکخراوەکانی مافی ئافرەتانە و یاخود مافی ژنانە باس لە ئەوە دەکرێت کە ئەو کێشە کۆمەڵایەتیانەی لێ دروست بووەتەوە کە بکچێک بە تەمەنێکی منداڵی دەدرێ بەش و هێشتا ئەو پێگەیشتنەی نییە. چ تەمەنێ گونجاوە؟ خۆی ئێستا بە تایبەتی ئێستا زیاتر کە دایک و باوکان ئەگەر بدوێنی ئەڵێن کچەکە خۆی هەڵی بژاردیە، کچەکە خۆی ئەیەوێ، کچەکە خۆی ڕازیە. بێگومان لەبەر ئەوەی دووشت هەیە لەو تەمەنا زۆر زاڵە، بەس یەک هەستی سۆزداری کاتێک کە دێ ئەو کچە بەڕەو گەورە بووندێ ئەو هەستە سۆزداری زۆر لە ناوی بەقووەتە. ئەگەر دایک و باوکان جێگای وە نەگرنەوە، دایکێک بەردەوام باوەش لە کچەکەی نەکا، ماچی نەکا، پێی بڵێ چیتە بۆ کەمنان دەخۆی، بۆ عاجزی، بۆ وای بەو شێوازە نەبی لەگەڵی هەر بڕێ هەر تووای و تو تەمبەڵی و تواناکەی و تو گەورە بووی و تو ئەو هابی بەیانی سوش بکەیت سەرکەوتو نابی. ئەو قسانە بۆ ئەو زیاتر ئەڕمێنی، زیاتر لە ناو. باشە خاتو عزیمە، پێگەیشتووی عەقڵی یان پێگەیشتووی جەستەیی و تەمەن پێوەرە بۆ ئەوەی دایکێکی سەرکەوتووی؟ چونکە ئینسان پێک هاتیە لە دوو بەش. ئەگەر هەم لە عەقڵەوە نەقز بوو ناتوانانی بەسەر شتەکانی خۆیدا زاڵ بێ، ئەگەر لە لایەن جەستەوە نەقزی هەبوو ئەو شێوازە، چونکە لە هاوسەرگیریدا دوو شێواز هەیە، هەم لایانی عەقڵ و هەم لایانی جەستەش. ئەگەر هەردووچی تەواو پێگەیشتو نەبوو لایەک کەم تەرخەم بوو، چۆن وەکو سیارەیەک ئەگەر تایەکی پەنسەربی ناتوانانی بڕوە بزەبت ئەوە ژوایە، ناتوانانی تەواو ژیانی خۆی بکە، ناتوانانی سەرکەوتوبی لەو ژیانە. کەواتە هەردووچیان پێوەرن. بەڵام کە جوابەکەی ئەوە کە لە 19 ساڵی تەواو ئەو کچە کامل دەبی، ئینجا لەو کاتەوە یعنی
لەسەر خۆی دەمینێ ئایا چەندە حازرە و ئایا چەندە خۆی جارەبیری لێ دەکاتەوە. باشە ئەوەی کە ئێمە ئێستا لەم سەردەمە ئەژین سەردەمی تەقینەوەی ئاگاداری وشیاری و زانیاریە یەک کلیکە لەسەر ئەو ئامریکا لە بەردەستە ئیتر لاپتۆپە مۆبایلی زیرەکە هەر شتێکە کۆمەڵە زانیاری دەداتێ چەند گرنگە کە بزانین ئەو کچێک کە ئێمە پەروەردەی ئەەکەین تا چەندە ئەبێ خوێنەوار بێت چەندە تێکەڵ بە کۆمەڵگا بێت چۆن لەگەڵ ئەم دنیا پڕ لە زانیاری و ئاگاداریە مامەڵە بکات لە کاتێکە باسم کرد زۆربەی وڵاتان هەن وەکو ئەفغانستانە سۆماڵە سوودان ئەمانە کچەکان لەبەر خوێندن دەردەهێنرێن دەخرێنە ماڵەوە دواتر بە شوەدرێن چەند گرنگە ئێمە لە کوردستانە شتی وامان ئەتوانین بڵین نییە ئەو لە سەردەمانی کۆنیش هەر زۆر هەڵدراوە ژن بخرێتە ناوکایی ژیانەوە بە تایبەتی بەرخوێنجن خۆی بیرکردنەوەی ئەو مشتەماعە ئەو کۆمەڵگایە مەسەلەن ژن ئەگەر وەکو کائینێک دابنێ تەنها لایانی جنسی ئەو ئافرەتە ئەو کچە سیرکە وای لێکە ئەڕی پێویستی بە خوێندن نیە پێویستی بەیز نییە تەنها لە ماڵێک داێنێ با منداڵی هەبێ و ماڵخە پاک بکاتەوە منداڵ بەخێوکە بەڵام منەڵێم ئەگەر ئافرەتێک ڕۆشن بیر نەبوو بکو جەنابەت فەرمووی لە سەردەمی تەکنەلۆژیای ئەمڕۆ چۆن پەروەردەی بکات خەلەل دروستە بێ وی ئەبێ ئافرەتان ڕۆشنبیر بن ئەگەر لەلایانی خوێندن کاکە هەرچەند کەم و کوڕی هەیە لەلایانی خوێندن بەڵام دایک و باوکان لە ڕووی پەروەردەوە بۆ مامۆستای تایبەت بە تایبەتی مەسەلەن ڕێکخراو هەبێیان دەستگا هەبێیان وەکو سنتەر هەبێ پەرە بەو چینە بدە چونکە چینێکە کەسایەتی ئەودا ئەمەزرێ کاتێک کە بووە 19 تا 21 ساڵ ئەو ئەوێ بگونجێ لەگەڵ کۆمەلگا لەگەڵ دەوروبەری کە ئەوێ بگونجێ بەو شێوازە ئەگونجێ کە خۆی لەسەری پێشتر پەروەردە بووە لە 12 ساڵی و چی لەگەڵ کرایە ئەگەر کچێک بوو بەردەوام ڕوشتێن کرا بەردەوام گرنگی پێنەدرا قسەی پێگوترا ئیلان ئەبێتە بەردەستی پیاوێک ئەبێتە کۆیلەی پیاوێک ناتوانێت ئەو هەموو ماف و ئەوکانی خۆی داوا بکە ئەگەر بە شێوازێکی جوان پەروەردەکرا ئەویش ئەتوانی بە شێوازێکی جوان لەگەڵ هاوسەرەکەی مامەڵە بکە لەگەڵ منداڵەکانی پەروەردە بکە کەواتە ئەمێنێتەوە سەر ئەوە بۆیە من زۆر جار ئەرێ من وەکو پرۆژەیەکم هەیە بە ناوی پرۆژەی حەوا نەوجەوانانن جا ئەمە زۆر جار ئەیان خەینە بەرخولێک یان بەرە بە 3 مانگ بە 6 مانگ طبعاً ئەوە کافی نییە چونکە تو ئەبێ لەگەڵ قۆناغی ئەو کچە شتت هەبی ئەمە کاتێکە من لەگەڵ ئەو کچانم زۆر جار گلەی دایکی خۆیان باوکی خۆیان لای من ئەکەن خۆ بڵێنەڵێ من مامۆستایەکم بەڵام دایک و باوک لە پێشترە بۆ ئەوان بەڵام سەیرەکە ئەڵێ زۆر جار من هەر لێم ڕازینی نازانن تەعامل لەگەڵ یەک چۆن بکەن وەک چۆن کۆمەلگای ئێمە نازانین لە هیچ ڕوەکانەوە یعنی بەداخم کە ئەو قسە دەکەم حەز ناکەم لە هەم لە ڕووی خێزانیەوە و هەم لە ڕووی پەروەردەی منداڵەوە هەم لە ڕووی پێگەیاندنی نەوجەوانانەوە بەڕاستی زۆر کەم و کوڕیمان هەیە زۆر بە نەزانانە مەسەلەن من دایکم چۆن بۆ لەگەڵ من هەر بەو شێوازە منیش دێم هەوڵم نەدایە شتێک بخوێنمەوە لەو بارە هەوڵم نەداوە خولێک بڵێ بڵێ سەردەمی من زۆر فەرقی هەیە لەگەڵ سەردەمی ئێستای کچەکەی من کەواتە دەبی دایکان بەردەوام خۆیان ئەگەر کچێک پرسیار لە من بکە نەزانم جوابی بدەمەوە ئەمڕۆ شتی تر هەیە گۆگڵ هەیە ئەچی لێ پرسی بەڵام ئایا ئەو جوابێ ئەو لەگەڵ جوابی من یەکە دەستەکان خۆش بەڕێز عەزیمە مەلا محەممەد ڕاوێژکاری خێزانی پەروەردەی زۆر سوپاس بۆ تو بەم بیانی لەگەڵ مابووی سپاس دەکەین دووبارە دەستان خۆش بێت